دیارەوەکو خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین ئەمڕۆ بەردەوامێندا بۆ خۆپیشاندانەکانمان بۆ سێمین هەفتە لەسەر یەک و نزیکی 22مین ڕۆژی خۆپیشاندانەکانمانە. ئەمڕۆکو خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین هاتوونە بەردەم نووسنگی پەرلەمانی کوردستان لە شاری ڕانیە بۆ ئەوەی داواکاری ڕوون و ئاشکراکانمان بگەێنین و داوای یا بەیاساییکردن و هەروەها پێداشکانی زیاتر بۆ خوێنکارانی پاراڵێنگ و ئێواران بکەین و هەروەها سەرباری ئەوەش داوای ئازادکردن بۆ کاکە هیوا خوێنکاری سەربەرزی زانکۆی سلێمانی دەکەین. کارانی دیکەوکو خوێنکارانی زانکۆی سلێمانی و کەرمەن هاتوونێتە ئێرە داوای مافیڕەوای خۆمانەکەین مافێکی سەرەتایی خوێنکار کە ئەویش دەرماڵەیە وەکو هەر خوێنکارێکی دیکەوە داواکارین لە خوێنکارانی سنووری زۆنی زەرد وەکو ئێمە بێنە سەردەنگ و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن. ڕێدێکی ڕەتفالێکی هەبێت بەرامبەر ئەم خوێنکارانە کە سێ هەفتەیە خۆپیشاندانەکان لە بەردەم زانکۆیە هیچ نەبووە ئەوە بۆ هاتە ڕۆژێک سەردانی بکردنە لەگەڵ ئێمە بۆ وەستایە هاوکات لەگەڵ مامۆستاکانیش نەک تەنها پارێزگار. ئێمە لێرە هاتوین بۆ لای ئەو هیوادارین پێیان ئێمە بگەێنێ و جوابێکی ئێمە بنەوە لەم حکومەتە نەبیستە. ئێمە پارساڵ و ئەو ساڵی چەندین جار هاتوونێتە سەر شقامەکان بۆ داواکردنی مافەکانی خۆمان. داواکاری ئێمە تەنها 1600 یعنی نازانم بەجددی من وەک خۆم کە هەندێک جار دێم ئەین لە خۆم دەپرسم بەجددی من بۆ 40,000 لێرەم کە لە کاتێکدا دەزانم شایانی زۆر لەوە زیاترم بەڵام حکومەت ئەوەمان بۆ ناکات و بەر ئێمە بەلاوە گرنگ نییە